غدەی دەرەقی ئەندامێکە کە خوای گەورە بۆ هەمومانی دروست کردووە ئالێرەنەیە لە پێشەوەی من. ناوی تایرۆید لە شیڵدەوە هاتووە، واتە قەڵغان، واتە شێوەی قەڵغانی وەرگرتووە کە ئینسان خۆی پێپارێزێ. ئەمە لە زمانە ئینگلیزەکەیە کە پێوتێ تایرۆید. کوردی ئێرانیش هەر پێڵێ تایرۆید. گرنگەوەی ئەوان لەسەر زاراوەیەک هاوبەشن. ئێمە ژۆکو کوردی خۆمان پێڵێن غدەی دەرەقی. غدە یعنی ڕژێن. دەرەقی یعنی چی؟ یعنی تەرەقی، یعنی ئەو غدەیەی کە باڵاو پێەکە، ئەو غدەیەی کە تەرەقی و پێەکە. خەڵک بە هەڵە پێڵێن دەرەقی، خۆی تەرەقیە، یعنی بەرزبوونەوە، یعنی گەشەکردن، یعنی نەشونما. لە کوردەواریشا پێوترێ ڕژێنی پەریزادە. ڕژێن واتە غدە، پەریزادە واتە دەرەقی. بەڵام لەبەرەوەی کە زۆرینەی کورد غدەی دەرەقی بەکارهێنێ، ئێمەش لە خزمەتتانە هەر بەم شێوەیە بەکارهێنین. لەبەرەوە زاراوەکە هەمومان هاوبەشین لەسەری. غدەی دەرەقی چییە؟ لەبەرەوە کە بە یەکێکەڵیت غدەی دەرەقی، ئەمە غدەی دەرەقیە. هەمومان هەمانە باوکرجان مەڵێ غدەی دەرەقیم هەیە، چونکە وەکۆی کە بڵی دانم هەیە، وەکوی بڵی چاوم هەیە، وەکوی بڵی قژم هەیە. بەشێکە لە تۆ بەبێ ئەم غدەیە ئینسانێکی کەم ئەندامیت.